پرۆژەکانی ئاوی خواردنەوە دوو پرۆژەمان هەیە، پرۆژەی تەقتەقکۆی و بۆگت کلێسا هەردووچیان لە زەی بچووکەوە ئاو وەردەگرن، ئاو وەرگیرەکەیان ئینتێک مباشر لە زەیەکە وەردەگیرێ. بە زۆری تەقتەق ئەو گرفتەمان بۆ دروست دەبچووکە مباشر لە ناوەڕاستی زەیەکەی وەردەگیرە. پرۆژەی بۆگت کلێسەش لەو لافا و بارانبارینە ئەمجا ڕێزەکی زۆر بارانباری ئەلحەمدوللا وای کرد قوڕلتەیەکی زۆر بچێتە ناو ئاو وەرگرەکانمان. بەڵام چارەسەری ئەوە بەوە دەکرێت لە لێواری زەی بچووک بتوانین بیری سەطحی لێ بدرێ، ئاوی ڕوون وەربگیرێ، فلتەرێشینی تەبیعی لە ژێر خاک بکرێ، قابلی چارەسەرەوە. بەڵام بودجەی دەوێ ئێمە بۆ پرۆژەی ئاوی تەقتەقکۆیە زیاتر لە 3 ساڵە داواکارین کە ئاو وەرگرەکان شوێنی وەرگرتنی ئاوەکان لە لێواری زێ لە بەرامبەر خۆمان ئەم بەرەی شاخە بەری گوندی کەپەنک بتوانین چەند بیرێکی سەطحی لێ بدەین، ئاو وەرگرین لەوێ بۆی لە کاتی لافا و تووشی ئاو ڕاگرتن و مەساریفی لابەلا نەبین.